بەیانی ئەمڕۆ مامۆستایان و فەرمانبەرانی مانگرتوو بڕیاریاندا کە هیچ چارەسەرێکی پزیشکی وەرنەگرن، بەڵام کەمێک لەمەوبەر ئەو بڕیاریان شکاند و لە ئێستادا تیمەکانی تەندروستی لێرن بۆ ئەوەی کە چارەسەری تەندروستی وەربگرن لە بەرەوەی دۆخی تەندروستیان بەرەو خراپیە ڕۆی. ئەگەر هاوکارمێنەکان بجوزێتەوە لە ئێستادا تیمەکانی تەندروستی سەرقاڵی ئەوەن کە چارەسەری پێویست بۆ مامۆستایان و فەرمانبەران بکەن کە جارێکی دیکە کە کانۆلایان بۆ دانراوەتەوە بۆ ئەوەی کە دۆخی تەندروستیان تێک نەچێت لەبەر ئەوەی کە وردە وردە وایان لێ هاو ئەمان تەندروستیان بەرەو خراپیە چوو بۆیە مامۆستا سڵاوی لێ بێ. سپاس بە حەکەم. دۆخی تەندروستی چۆنە؟ تواناو نییە؟ بەڵێ ئەوەی کە هەیە توانای قسەکردنیان کەم بۆتەوە کە هاوڵاتیانش بەردەوام پەیتا سەردانیانەکەن کامڕۆ گربوونەوەی لە بەردەمی خێمەی مامۆستایان و فەرمانبەران لە بەردەمی ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان بەنجام گەیاندرا. ئەمەی ئەیبینن کە ئەمەی کە هەیە تیمەکانی تەندروستی ئێستا سەرقاڵی چارەسەرن بۆ مامۆستایان و فەرمانبەران کە سڵاوە لێ بێ. کاکزانەی وڵی هاو پیشەمە یەک دووش خۆشم فەرمانبەرمەش فەرمانبەر یعنی بەڕاستی من لە دایرەشەوە زاتم خەفەرم هاتم بۆ لەهانی خۆم پێ نەگیرا بەڕاست یعنی پاڵپشتیەکەی وڵی تا آخر دەرەجا پاڵپشتیەکە بەڕاستی لەوە ڕۆژە بۆی ناتم عنی خۆم ئەموو گوناحن تووشی نەخۆشیە من بەس لەبەرەوە هاتووم هەتا مرم پاڵپشتیانە حەق و داوای حەق و مافی منەکە بەڕاستیە یعنی سەوانەوەیان لیاتۆ من لە ماڵۆ دانیشم پێم ناخۆشە عنی ئەمان لەم سەرما و پێنانی و یعنی وجدانم عذابمەیان بەڕاستی خوای گەورە کارەکان سەرکەوتووکانی بۆ ئێمە هەوڵێن منیش بەخوا فەرمانبەرم ئێستا لە دایرەوە هاتووم. تۆ لە شتاک بێ بەڵێ لە ئێستادا تیمەکانی تەندروستی سەرقاڵی دانانەوەی کانۆلا و ئەو بڵی مغەزێن زیانن بۆ مامۆستایان و فەرمانبەران لەبەرەوەی دۆخی تەندروستیان بەرەو خراپیە چوو بۆیە کە تاوەکو دۆخی تەندروستیان خراپتر نەبێ بۆیە لە ئێستادا خەوڵەتێکی زۆر سەردانی ئێرەکە بۆ ئەوەی کە چارەسەریان بۆ بکرێ بۆیە بەردەوام وا دەکەن کە هەوڵەتێکی زۆر سەردانی ئێرەکە لۆدی زۆر لەسەر ئێرە دروست بووە بۆیە ئەمان نەوێت ئەو لۆدە لەسەری دروست دەبێت لەبەر ئەوەی کە ماوەی 11 ڕۆژە ئەمان نانیان نەخواردووە بەرگری لەشیشیان دابەزیوە بۆیە دەیانەوێت هاوڵاتیەکی کەمتر سەردانیان بکات بۆەوەی کە بەو شێوەیە مەترسی لەسەر تەندروستیان دروست نەبێت. بەڵێ ئەمەی کەی بینن دوای بڕیاری جارێکی دیکە وەرگرتنەوەی چارەسەرە. کات و باگزە تەندروستی چۆنە؟ خراپم باش نیم زۆریش خراپم. ئەمچە کاتژمێرە کە تەندروستی چارەسەر تا وەرنەگرت ئەم کاریگەری لەسەر هەبوو؟ ئەی چۆن سرم من ناوخم من نانەخۆین و لەبەرەو سەرمایە چۆن کاریگەری بین. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ مانگرتووان سەرقاڵی ئەوەن کە جایەکی دیکە چارەسەر وەرگرنەوە بۆیە تیمەکانی تەندروستی سەرقاڵی ئەوەن بۆیە هاوڵاتیان پەیدا سەردان دەکەن ئەو لیژنەی کە دانراوە بۆ چاودێری ئێرە ئەمە لۆدیان زۆر لەسەر بووە ئەو هاوڵاتی زۆر کە سەردان دەکات ئەمە وا دەکات کە لێرە زەختێکی زۆر دروست بێت لە سەریان بۆیە داوا لە هاوڵاتیانەکەن کە شوێنەکە بەجێ بێڵن.